لە دوای کۆتاییاتنی پڕۆسیە هەڵبژاردنەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ڕاستەوخۆ دوای کاتژمێر 6 و لەگەڵ داخستنی وێزگە و بنکەکانی دەنگدان حیزبێکی دیاریکرا و بە تەقەی خۆشی وتی زۆرینەی دەنگەکانی بردوێتەوە، بەڵام حیزبەکانی دیکە جگە لە یەکێتی ئەنجامە بەرایەکانیان ڕەت کردەوە بۆی ڕێژەی زۆری ساختەکاری و دەستکاریکردنی ڕێژەی دەنگەکانیان. کۆمەڵی ئیسلامی لە ئەڵەبجە ئەرزوو ئەنجامەکەی ڕەت کردەوە و بەرپرسی ڕێکخراوە جەماوەریەکانی مەڵبەندیەکی کۆمەڵیش دەڵێت بێڕەحمانە تەزویر و غەشی ڕائکراوە و ئەنجامەکەش قبوڵ ناکەن. پشت بەخوا ئەبینە پارێزەرێکی زۆر بەهێزیان بۆ پاراستنی دەنگەکانیان زۆر بە بێهودەی بەبێ هیچ ئاکارێک هەڵ نادەین کە خوانە کردە ئەو دەنگانیان کە بە فیڕۆ بچین ئینشاءڵڵا. زۆرێک لە نەخوێنەوارەکان کاتێک هاتوون توان دەنگمان بۆ بدە زۆربەی توی دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بە هەر نەخوێنەوارەکان ئەمە ڕێژەیەکی بەرچاوە. لە هەمان کاتە مدیری محەڵتەی کەش هەبووە بە هەمان شێواز توێتی زۆرێک لە نەخوێنەوارەکان کاتی هاتوون من دەنگم پێداوە لە نزیکی 15 بۆ 16 نەفەر نەخوێنەوار هاتوون یەک نەفەریان وتوتی دەنگ بدە بەم لایەنێکی ئێستا زۆرترین دەنگ هێناوە لەم پارێزگای هەڵەبجە. ئێمە 4226 دەنگمان هێناوە واتە لە هەڵبژاردنی 2014. بەڵام ئێستا زۆر لەو ڕێژە کەمترە بەمەرجە تۆ دەنگدەری گەنجت نزیکی 400 بۆ 500 لە کۆی کوردستانە کە زیادی کردو. ئێمە پێشبینی 4000 دەنگمان هەبووە لەم پارێزگایە بەداخەوە 600 دەنگیان بۆ ئێمە داناوە. هەموو لایەنەکان ئەنجامی بەرایی بە گاڵتەجاری ناودەبەن و دەڵێن ئەو دەنگانەی هێناویانە زۆر لە ڕێژەی ئەندامەکانیان کەمترە و بۆیە هەموو حیزبەکانی هەڵەبجە دەڵێن پەنا بۆ ڕێکاری یاسایی دەبەن و ئەنجامەکان ڕەت دەکەنەوە. هەموو کەس لەوانەیە لەگەڵ ڕێز و احترام بۆ کۆیان برا بە ڕێز و لایەن سیاسیەکان گرەوی لەسەر لایەنەکانی تر کردبێ بەڵام بۆ پارتی چاوەڕوانەکراوە خاوەنی 600 دەنگ بێ لە هەڵەبجەی شەیدا لە پارێزگای هەڵەبجە. ئەمە زۆر جێی گاڵتەجاری و پێکەنینە بەڕاستی تەواوی پارتیەکانی ئەم شارەمان بە ماڵ خستە سەر سندوقەکان کەواتە وەکوی پارتی دەنگمان بە یەکێتی نیشتیمانی دا و لایەنەکانی کەش لەوانەیە دەنگمان بە یەکێتی نیشتیمانی دابێ. ئەم دەرەنجامە بە هەموو شوەیە تەزویرە وەها کراوە ئەو سیستەمێکە لە ئاسمانەوە دەستکاری کراوە لەسەر زەوی لە لاو سندوقەکانە تا ئێستا خۆی ماوە. ئەگەر بێت و دەنگەکان فەرزکەین بەدەست بیژمێرینەوە ئەو کاتێمە هەموو لایەنێک دەرەنجامی خۆمان قبوڵە. ڕێکاری یاسایی یەکگرینە بەر ئەگەر ڕێکاری یاساییەکانی نەبوو خۆ خەڵکی کوردستان قەت قبوڵی ناکەیانی بە تەزویر و بە شەق و بە زۆر و بەوانە خەڵک دێتە کەڵەگا و حکومەت دروستکە. لەوەی کە ئیعلان کراوە خۆی باشترین بەڵگەیە کە ئەو شتە حەقەتی نییە. کۆمەڵی ئیسلامی بەڵێن بە دەنگدەرەکانی دەدات بێدەنگ نابێت لە ئاست ئەو متمانەی لەلایەن هاوڵاتیانەوە پیان بەخشراوە و هەموو ڕێکارێکی یاسایی دەگرنە بەر بۆ ڕاستکردنەوەی ئەنجامەکان و هاوکات هەموو حیزبەکان داکۆکی لەوە دەکەن بە شێوەی دەستی دەنگەکان هەژمار بکرێتەوە چونکە جیاوازیەکی زۆر بەدی دەکرێت لە ڕێژەی دەنگی ئەلکترۆنی و جیاکردنەوەی دەنگەکان بە شێوازی دەستی. لایەنەکانی هەڵەبجە جەختیش دەکەنەوە حیزبێکی دیاریکرا و تەزویر و ساختەکارێکی بێشوماری بە ئامێری ئەلکترۆنیەوە کردووە و یاریان بە ئەنجام و ڕێژەی دەنگدەرانی حیزبەکانی دیکەوە کردووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.